بەرهەمهێنانی پەتاتەی پیشەسازی لە هەرێمی کوردستان چۆتە بواری جێبەجێکردنەوە. وەزارەتی کشتوکاڵیش ڕێکەوتنی لەگەڵ کۆمپانیایەکی گەورەی بەرهەمهێنانی جبس و فینگەر کردووە تا بەرهەمی جوتیاران وەربگرێتەوە. بەڕێوەبەری کشتوکاڵی هەولێرش دەڵێت خواز زۆر هەبوو پەتاتەی پیشەسازی لە دەرەوە هاوردە بکرێت، بەڵام ئێمە دەمانەوێت جوتیارانی هەرێم ئەو پەتاتەیە بەرهەم بهێنن. پرۆژەیەک و چەند کارگەیەکی بەرهەمهێنانی چپسی پەتاتەی لە شارەکانی هەرێمی کوردستان بوونیان هەیە، بۆیە داوایان دەکردکەوە ئەو بەرهەمانە پەتاتەی پیشسازی لە دەرەوە هاوردە بکەن. ئێمە پێداگیریمان لەسەرەوەی کردکەوە لێک تێگەیشتنێک دروست بکەین لە نێوان ئەو کۆمپانیا و ئەو کارگانە و هەروەها لەگەڵ جوتیاری خۆمان بتوانن بنەتۆ و هەروەها پێینی پێویستیان پێ بدەن بتوان ئەو بەرهەمانە لە کوردستانی خۆمان لە وڵاتی خۆمان بەرهەم بێت. جوتیارێکی دەشتی هەولێریش کە دەستی بە بەرهەمهێنانی پەتاتەی پیشەسازی کردووە ئاشکرای دەکات سەرباری گرانی پەینی چیمیایی و بنەتۆ، بەڵام لە کارکردن لەم بەرهەمە کێشەی ساغکردنەوەت نابێت. فەرقی هەیە لەگەڵ ئیستیلاکەی ئیشەکەی لەبەر ئەوەیە تو هیچ مەشغوڵ نای بە فرۆشتنی، ڕاستەن دەیکەی بەڕاد و ڕەوانی بەدەستیوانی دەکەیتەوە و ئەوان هاریکارێکی باشمان دەکەن لە بنەتۆدان لۆدانمان و ڕێنمایەکان و بوێتات و لەگەر دەرمانی قڕکردن و سەماتکردنمان زۆر یاری دەرێن لەو شتانەکە. خاوەنی یەکێک لە کۆمپانیەکانش ئاماژەبەوە دەکات ئێمە ساڵانە نزیکەی 35 بۆ 45 هزار تان لە جوتیاران وەردەگرین. لەگەڵ ئەوەشدا ئێمە خۆمان ڕاهێنان بە جوتیاران دەکەین و بنەتۆشیان بۆ دابین دەکەین. فەلاحچێکردن ئەو عەقدا تقریبا ساڵێ 35,000 حەیە 45,000 تۆن ئەم بەرهەم فەلاح دەگرن. بەرێمە 350,000 ئەم ببیژن دەمێ پێشدا 2013 و 14 و 15 و 16 پشتی کۆ ئیدینا فلاح فێر بوو و ئینتاجی مەمەشیە مەکرە 425,000 و 400,000 وەختی دینار هاتە غەیراندن هەموو تشت تزانی بەها بوو ماهی ساڵ مەسەلەن کرێ 500,000. ئەگەرچی ماوەیەکی زۆر کەمە جوتیاران دەستیان پێکردووە، بەڵام لە ئێستادا لە هەرێمی کوردستان و عێراق نزیکەی 44 جۆر پەتاتەی پیشەسازی بەرهەم دەهێنرێت. وەک شارەزایان ئاماژەی بۆ دەکەن ڕۆڵی گەورەی دەبێت لە پێشخستنی کەرتی کشتوکاڵی لە هەرێمی کوردستان. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.